گیرەیەک لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی لە دوایین کۆبوونەوەیاندا ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە ڕێگاکەی پەسەند کرد بۆ گفتوگۆکردنی زیاتر و سەرنج و پێشنیارەکانیان لەسەر ڕەشنووسی نەخشە ڕێگاکە ڕەوانەی ئەنجومەنی ناوەند کرا دوجار بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی ناوەندش پەسەند کرا. دوجار پاش گەیشتن بە کۆمەڵێک تێبینیم ئەو نەخشە ڕێگا خراوەتە دەنگدانەوە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا لە 84 کەسەوە 4 کەس دژ بوون 3 کەس بێدەنگ بوون ئەوانی دیکە بە بەڵێ دەنگیان بە نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەگەڵ ئەو تێبینیانێک کە هەمانە وەکو پاشکوێک بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنێرین پیرۆزبایی لە جەماوەری یەکێتی و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەیدان کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەندە بەشێک نەبووە لە کێشەکان خۆی بە بەرپرس دەزانێت بۆ چارەسەرکردنی کێشەکان یەکێتی یەکێتیە یەکێتی خاوەن یەک بریارە یەکێتی خاوەن یەک پرۆژەیە هیوادارین ئەم هەنگاوە یەکێتی ببێتە جێگای ڕەزامەندی هێز و لایەنە سیاسەکانی دیکە. نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بە ئامانجی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان و سەقامگیرکردنی ئاسایش و ئارامی. وەک ئەندامێکی ئەنجومەنی ناوەندش دەڵێت دەبێت هەموو لایەک پێکەوە نەخشە ڕێگایەک ئامادە بکەین لەسەر کۆی پرسەچارە نووساسەکانی هەرێمی کوردستان. مەسەلەی نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێکرا خراە دەنگدانەوە زۆرینی دەنگی هێنا و پەسەند کرا وەکو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە نەخشە ڕێگایەک بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمیش و لایەنەکانی ناو هەرێمی کوردستانیش. طبعا مەسەلەی ئەوەی کە چۆن جێبەجێکرێ ئەو ئەمێنێتەوە بۆ کۆمیتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان بەرپرسن لە جێبەجێکردنی و ئەنجومەنی ناوەندیش وەک چاوەڕێیە ئەمێنێتەوە بۆی کە ئەو خاڵانە یەک بە یەک جێبەجێ بکرێ و لەگەڵ لایەنەکانی تریش ڕێکەوتن بکرێ. شەرت نییە ئەوە شتی کۆتایی بێت بەڵکو ئەبێ لەگەڵ ئەو لایەنانەیان ڕێکەوتن بکرێ و بە هەموو لایەک نەخشە ڕێگایەک دابدرێ بۆ هەرێمی کوردستان. دوای ئەوەی مەکتەبی سیاسی لە چەند مانگی ڕابردوودا نەخشە ڕێگایەکی ئامادە کرد و کردیە بەردەست ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە خۆی لە 8 خاڵی هەنووکەیی و گرنگدا دەبینیەوە کە سەرجەمیان پەیوەندی بە دۆخی یەکێتی و بارودۆخی هەرێمی کوردستانەوە هەبوو. دوجار لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی و ئەندامانی ئەنجومەنی ناوەندشەوە پەسەند کرایە نەخشە ڕێگای یەکێتی بۆ دەربازبوون لە هەموو کێشە هەڵپەسراوەکانی هەرێمی کوردستان لە داهاتوودا. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.